دوای ئەوەی بۆ ماوەی 2 ساڵە بێتکەوە ڕێبەری گەلی کورد بیرمەد عەبدوڵڵا ئۆجەلان هیچ هەواڵێکی نییە لە زیندانەوە. ئێمە ئەم گۆشەگیریە شەرمەزارەکەین سەرەتاوە ئەم گۆشەگیریەوە بینینکەوە گۆشەگیریەکە بۆ تەواوی سەرفکری ئەو بەڕێزە وەسەر ئەو بیر و باوەڕانیکەوە هەیەی وەسەر ئەو تەرح و ئەو دنیابینیکەوە هەیەی بۆ چارەسەریکردنی کێشەی کورد و قەیرانەکانی تورکیا و قەیرانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی دەرئەنجامی ئەم بیرکردنەوە باشانەی بەرامبەر بە چارەسەرکردنی قەیرانەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و کێشەی کورد بە تایبەتی ئەبین دەوڵەتی تورکیا زیاتر گۆشەگیرەکەی تونتر کردێتەوە و قوڵتری کردێتەوە بۆ ئەوەی ئەو فکر و ڕامان و بۆ چوونانەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەرنەکەوێت دەرەوە و ملت و خەڵک سوودی لێ نەبینێ و نەگەنە ئاشتێکی ڕاستەقینە یان چارەسەرێکی ڕاستەقینەی کێشەکان بۆیە وەکو دەوڵەتی تورک هەمیشە کێشەکان لە جیاتیەوە چارەسەری بکە کێشەکان قوڵترەکات لە ڕێگای گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان و ڕێگاکانی دژی ئەو تێکۆشانێکەوە گەل ئەیکات بەرامبەر بە ئاشتی و ئێمە بینیمان دووجار CPT سەردانی ئیمرالی کرد بەڵام بەداخەوە هەردوو جارەکە هیچی ئاشکرا نەکردو بۆ ڕای گشتی کە بزانە ئەو سەردانانە چین بۆیە لێرە گومان زیاترە بێ و بێتە جێی ڕامان و گومانکردن تەندروستی ئەو ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەکوایە و گەیشتە کوێ بۆیە پێویستە خەڵک و محامیەکان و خەڵک و لایەنە تەندروستیەکانی جیهان بێنە سەر خەت و زیاتر فشار بخەنە سەر دەوڵەتی تورکیا تاکو سەردانیەکی فەرمی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەن و نەتیجەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکەن و لە تەندروستی و لە چۆنێتی ژیانکردین لە زیندانە بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت. وەکاری ئەم گۆشەگیرەی سەر ڕێبەر ئاپۆ دیارەوە کارەکەی ئەوەیە سەربازانی سوپای تورکیای داگیرکرد لە چیاگانی کوردستان شکستێکی گەورەیان خواردەوە بەدەستی هەواڵان لەوێ ئەو ئۆکاری سەرەکی ئەوەیە. وەکاری دووەمشی کاریگەری سەرۆک ئاپۆ لەسەر کۆی گشتی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە ئۆکارێکی کاریگەری هەیە لە سەریان دیارە پێویستە هەموو گەل خاوەنداری لە ڕێبەرەکەی خۆی بکات هەموو گەل و هەموو ئازادی خوازێک هەموو کوردێکی خاوەن هەڵوێست و دڵسۆز پێویستە خاوەنداری لە ڕێبەر ئاپۆ بکرێت گوشار بکرێتە سەر دەوڵەتی تورک بۆ لە ناوبردنی ئەو گۆشەگیریەکە لە سەرۆک ئاپۆ هەیە. ئەم گۆشەگیرۆ ڕاستی گۆشەگیری هەر ڕێبەر ئاپۆ نییە هینی هەموو گەلی کووردە گەلی کورد نابێ بێدەنگ بێت لەسەر ئەم گۆشەگیری لەبەرەوەی هەر دەستکەوتێک کورد بەدەستی بێنێ ئەوان گۆشەگیری زیاتر تونتر ئەکەنەوە ئەو ماوەی 21 مانگە ئێمە هیچ ئاگایەکی لە ڕێبەر ئاپۆ نییە و هیچ ماڵبات و ماڵباتی خۆیان و پارێزەران نەیانتوانێ بچنە لای لە چیای هەفتانی کاتێ پار بوو شکستێکی گەورەی هێنا تورکی فاشیست لەوە گۆشەگیری دەستی لەسەر ڕێبەر ئاپۆ تونتر کردەوە ئەوەی ئێستاش دەبینێ لە چیاکانی مەتینان و کوڕیژارۆ و ئاڤاشین و زاب شکستی هێناوە زیاتر تونترەکە و دەستی ڕاستی دەستی کردووە بە تیرۆرکردنی کورد. CPT خۆی بەشێکە لەو ئەو گۆشەگیری لەبەرەوەی CPT دەوڵەتی ئەمریکا و ئەوروپا ئیواتەڕێەوە ئەوانش خۆت دەزانین جەنگی ئەم شەڕە هەر تورکیا نییە ناتۆیە لەبەرەوە بە هەزاران جار چەکی کیمیایی بەکارهێناوە لە بەرامبەر گەریلاکانی ئازادی خواز و لەبەرەوە شکستشی هێنا لە بۆ هۆکاری ئەوەیە کە بە درۆ و دەلەسا سەردانیمان کردێ و هەواڵی هیچ بڵاوش نەکراوەتەوە.